خۆت هاتی بۆ ئێرە کە بینی ئاگری بە چاو خۆمەوە کاتژمێر چەند بوو؟ حەوت هەموو بەیانی حەوت دوکانەکە بوو ئەتر ئەڵێ لە شەشەوە ئەم شتە بوو. هاتی لێرە ئاگرەکە لەکوێوە بوو یان دوکانەکەی تۆ سوتا بۆ کاتە؟ بەڵێ بەوە چاو خۆمە بەڵێ حەوت کە هاتم بۆ ئێرە کامل ئاگر بوو. چەنە زەرەر زیانت کرد؟ بەزەم دوکانەی ئێمە 20 دۆلاریەوە. وتیان قاسەشی لێ بۆ پارەشی تیا بۆ ئەویش هیچی تیانە هەمووی سووتە ئەو قاسەکەی قاسەکەی. باشە ناڵێن بەهۆی چیوە بۆ ئاگرەکە؟ بەخوایەکی ئەڵە لە حیمەیەکی ئەڵە کارەبایە کەس نازانێت. خۆم کاتم بازارە ساعت چەند نەکرێتەوە؟ حەوت شەش پێنج کراوەتەوە یانی لە پێنجەوە با بڵێن کراوەتەوە چکا پێنج چاخانەکانە ئەوتمان شەش لەفەکانە حەوت دوکان نارەکانە وای بڵێن ئەڵڵای گیان زۆر شکوری خوایە گیان لەوە خراپتر نییە ئەبێ سپاسی خوا بکەیت هەمومە دەسەڵات نییە یا چی بکەم تا بەخوا ئەژنۆم شکاوە کاکەیکی هەر نا هیچم بۆ ناکە ناتوانم دەست بەمە پارچی بیخەمەوە لەوە ناتوان هیچ بۆ دەرنەچوە؟ چی مۆ دەچێنە وەڵا هیچم بۆ دەرنەچوە ئێ بڵێن خوایە گیان زۆر سپاس. قەت لە حەزەرەدی ئێمە پشکی گەورە لەم زەرەدا بەر ئێمە کەوتووە چکە دوکانەکەی ئێمە گەورەیە ماشەڵڵا دە دوکانەی ئێمە لەو گۆشەیەوە تا ئەو گۆشەیە سەری ئێمە دە دوکانە سێ برایم بێکەوەین لێرە هەرچیمان هەیە 28 ساڵ ئێمە کار و کەسابە دەکەین ئەوەی هەمانە و نیمانە هەمووی سوتاوە بەزایدەن پارەی خەڵکیشمان لایە ڕزقی خەڵکمان لایە کابرای سەرخوا تا پارەم داناوە بۆ بەغا لە قاسەکە پارەکەش سوتاوە کە ینی ئەوە مشتێکە لە خوارە ینی 50 نەفەری ئەوە پارەم لایەت قەرزداریانمە بێ پارەیان بۆ بنێرم ماڵیشە لەسەر منە لە گردنمە ئەبێم پارەی بیەمە چکە حەق لە لای منە ئەبێ بیان دەمە ئەوش ماڵەکەمانە هەمووی سوتا و ئیبادە بووە هیچ شتێکمان بۆ دەرنەچوە ئەوی کە خۆتان نەبینن ڕووماڵی بکەم زانە هیچ شتێک لەم دوکانەی ناکەڵ چۆی ماوە کە تۆ بیبێ بڵێ بەکەڵگێ هیچ جارە هیچ شتێک دیانە بەس کامێرە هەیە جێتی حکوومەتی ژوار لە ناوانی ترە بێ خۆیان کەشوی کەم زان نەخۆ حرەسیشمانێ بەستا ئەم دقەیە منێوەرە حرەسەکە خۆ حافیزەم لەکردو لێرە بووە بەیانی ئەم حرەساتم 24 ساعت تەلەفۆنی من کراوەیە تەلەفۆنەکە لە بن سەرمایە ڕقەمی منی بێ شەوانە دێم تومە دوی شەو پێویستە بە من بوو تەلەفۆن بکە هەز شتێکی نامۆت بینی سیارەم بێ بە 5 دقەکە مەسەرت ئەم پیاوە تەلەفۆنی بۆ ئێمە گومان ئەکرێم حرەسە لێرە نەبوو بێ زەرەر و زیانێکی مادی زۆری گەیاندووە زیاتر لە 150 دوکان زیانی بەرکەوتووە و هەر لە سبەینەوە لە ڕێگەی تیمەکانی بەرگری شارستانیەوە لیژنە دروست دەکرێت بۆ خەمڵاندنی هەموو ئەو زەرەر و زیانانی کە لە دوکانارەکان کەوتون و ئێمەش هەرچیەکمان پێ بکرێوکو ئیداری خۆجیەی ئەم شارە و بە نووسراو لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدارەکانە بۆ هاوکاریکردنی ئەم خەڵکە بەڕێزە ئەنجامی ئەین و هەرچیمان لە توانایە بێ ئەیکەین بەڵام من لێرەوە جارێکی تر ڕای ئەگەێت کە پێویستە ئێمە هەرچی ڕێوشوێنی سەلامەتی هەیە لەم شوێنانەیە جێبەجێیکەین